بەخێربێن بۆ قوتابخانەکەمان. خانەکەمان خوێندن بە زمانی ئینگلیزیە بە هەبوونی مامۆستایانی شارەزا و بە ئەزموون. لێرە خوێندنی کوڕوکت بەجێ دەبێت. گرنگیدان بە بواری تەندروستی قوتابیانمان لەلایەن ستافێکی بەتوانای تەندروستی و ئەنجامدانی پشکنینی هەفتانە و مانگانە. باڵەخانەکەمان ڕووبەرێکی فراوانی هەیە، بنیاتنراوە بە نوێترین شێوازی تایبەت بە خوێندن. ئەنجامدانی کۆبوونەوەی هەفتانە و مانگانە بۆ ئاگاداربوون لە ئاستی قوتابیەکانمان. باشترینەکان لێران بە گونجاوترین نرخ کرێی خوێندنی ساڵانە بە 4 قز دەدرێت. هۆکارەکانی خوێندن وەک سمارت بۆرد، داتاشۆ، ساوند سیستەم. دابینکردنی هۆڵی تایبەت بە بابەتە زانستیەکان و وانەی هونەر و ئادا. بوونی کتێبخانەیەکی پڕ لە کتێب بە بابەتی جۆرا و جۆر و ناونیشانی جیاواز. هەبوونی یاریگای وەرزشی تایبەت بە قوتابخانە. هەبوونی کەناڵی تایبەت بە قوتابخانەکەمان و بەخشکردنی گشت ساڵاچیەکە تێیدا. دابینکردنی هۆیەکانی هاتوچۆ بۆ گشتگەڕەکانی شاری هەولێر لەژێر چاودێری کارجێری قوتابخانەکەمان.